دەزانی بەنگلادێشی نییە دیزی نییە درو نییە سەختا بەختا ئەو شتانە بەنگلادێشی نییە. محەممەد سافری ناسراو بە محەممەد خەیلانی کرێکارە بەنگلادیشی قسەخۆشەکەی هەولێر 10 ساڵە لە هەولێر کار دەکات و نەگەڕاوەتەوە. ئەتیێسان سەرخۆش دەوێ گوتم تازە پارە پێمان کردیە گوتم دێمیشاالە سەرمانجە دێم ئێستا ئەو سەرمانجە بوویتوە لۆمێن سەرمانجە لۆمە بوویت ئێستا مەتار ژیرەیە زلمان دوورشەوە حتى ئێستا نانش ناڕۆشتیا من. ئەمساڵ بەنیاز بوو بۆ پێکەنانی ژیانی هاوژینی بگەڕێتەوە زێدی خۆی بە تەمایکەی نوێژ نەبینی وەڵام تەماوێش نەبینیم تازە زۆر تەلەڤیزیۆنانە پێشتر زۆرمان گوتی ئەوە ساڵە ئەو ساڵ. بەڵام بڕیارەکەی حکوومەتی عێراق بۆ ڕاگررتنی گەشتی فڕۆکەخانەکان هەموو شتێکی لێ تێکدا. مەتار وشتی ژیرەیە زۆر پێم ناخۆشە تاکم پێم گوتم نازانم ناتانم سەرمانجێ دێمیان نایم بەس ئێرە دیارە ڕاودۆستی. زوو دایک و براکانی لە بەنگلادیشەوە پەیوەندی پێوە دەکەن و داوای لێ دەکەن هەرچی زووە بگەڕێتەوە. دوورە شەوێت تەلەفۆنێک لەماکە دەژیرانەمە کرد وتی ئەمە پێم ناکرێ وتی لەبەر چییە؟ وتی مۆزەفەکەی کوردستان مشکلەشی دروست بە گوتی لێ چییە مشکلەکە؟ گوتم تیارە ڕاوستە وتی باور پێ ناکردیە باور شتێک پێ ناکردیە گوتی زۆی گوتی ئەتوو ئەوە 2 ساڵ ئەمنی ئەندەرە دێم ئێستا تازە دەرێ هەموو حازیرە سەرێ مانگانی تەواو. ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکان زیاتر ئەو کەسانی نیگەران کردووە کە خێزان و منداڵیان هەیە. ئەبوو هاشم باوکی 2 منداڵە و ماوەی 10 ساڵە لە کوردستان دەژی. لەو ماوەیەدا تەنها 3 جار گەڕاوەتەوە ناو خانەوادەکەی دوایین گەڕانەوەی بۆ وڵاتەکەی 3 ساڵ بەر لە ئێستا بوو. ئەو پلانی دانابوو مانگی ئۆکتۆبەر جارێکی دیکە بگەڕێتەوە ناو خانەوادەکەی. بەڵام ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکان لە ئامێزگرتنی منداڵەکانی بۆ کاتێکی نادیار دواخست. ئەمن 2 منداڵم هەیە هەموو منداڵ دەرێت بابا وەرن گۆربی ناکەم من ئەوەش گۆربی دەکەم گۆربی دەکەم وەستە 3 ساڵ نەچوم کوم دەوێت بیستم ئێستا ماتەر کەپاتە ئێستا من ئیجازە ئەفادرش دوای نییە 2 مانگ ئیجازە هەیە ئەو ئێستا کو بیستم ناتانم. تاکە ڕێگا بۆ گەڕانەوەی کرێکارە بیانیەکان تەنها فڕۆکەخانەی بەغدایە بەڵام لەبەر نەبوونی کارتی نشینگەی بەغدا ناتوانن بەم ڕێگەیەش گەشتەکانیان ئەنجام بدەن. بەپێی ئامارەکان لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا زیاتر لە 20,000 کرێکاری بیانی لەلایەن 150 کۆمپانیا هێنراونەتە باشووری کوردستان کە زۆربەیان هاوڵاتی بەنگلادیشن. ڕاگررتنی گەشتی ئاسمانی هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی تەنها بە زیانی خەڵکی باشووری کوردستان و کرێکارانی بیانی و بێکاربوونی 7,000 کارمەند و 400 کۆمپانیای گەشتیاری نییە بەڵکو هەموو ئەو ئاوارە عێراقیانەش کە ئێستا لە باشووری کوردستاندان بەم بڕیارە زەرمەند دەبن. سیدا لەشکر ڕوودا و